يا بسم الله إن شاء الله خير وبركة لو نهامتي لي قطار دبين إن شاء الله لدست تعریب و ئەمە دیمەنی پێش 2 ساڵە. جوتیارانی ناوچەکانی مادەی 140 بە خۆشحاڵیەوە پوش و پەڵاشی زەویەکانیان دەسووتاند و ئامادەیان دەکرد بۆ وەرزی نوێ. ئەوان چاوەڕوانی بڕیاری پەرلەمانی عێراق بوون بۆ گەڕانەوەی ماف و خاوەندارێتی زەویەکانیان. دوجار لە مانگی 1 ساڵی 2025 پەرلەمانی عێراق لە کۆبوونەوەیەکدا 3 بڕیاری پەسەند کرد. یەکێکیان بڕیاری ژمارە 3 بوو تایبەت بە گەڕانەوەی مافی مڵکداری جوتیاران و ڕاگررتنی گرێبەستەکانی عەرەبی هاوردە بوو. وقانون إلغاء قرارات مجلس التصويت قيمة الموافقة. پاش 18 مانگ لە بڕیارەکەی پەرلەمانی عێراق هاتووینەتەوە هەمان جێگا. جارێکی دیکە چاومان بە فەرهاد ئیسماعیل کەوت. ئەو نیگەرانە و دەڵێت بڕیارەکەی پەرلەمان جێبەجێ نەکراوە، بڕیارەکەشی بە دەردی مادەی 140 دەبن. ئەو سێ قرارێکە لەگە قراری سەڕەشڕا بێکۆ دەچون هەردووک جێبەجێکرا و عەفو عامەکە و ئەو جەعفەریەکە بەڵام تا ئێستا کە قرار مەجلی قیاز سەوڕەی نووسووە و هیچ جێبەجێ نەکراوە و هەموو بەرپرسێکی کورد کە دەچیتی لە بەغدایە داوای امتیازات دەکەیان دەچیتن داوای دانووساندنەکە لازمە ئەوە مەسەلەی خاکە ئەوە مەسەلەی نەتەوەییە شەڕی لەسە بکەن کە جێبەجێ بکری بەس بەداخۆ تا ئێستا کە گوێمان لێ نەبووە لە یەک دانووسانانی شاندی هەرێمی کوردستانیش کە لەگە بەغدادانیشن باسی یەک لەو مەرجانەیان کردی بیسن بەداخەوە. لەم دۆسەیەدا تورکمان هاو هەڵوێستی کووردە چونکە ئەوانیش زەرەرمەندن لە جێبەجێ نەکردنی بڕیاری پەرلەمانی عێراق. سەلاح فەرحان دانیشتووی شارەدی یایچیە لە سنووری کەرکووک. زیاتر لە 300 دۆنم زەوی کشت و کاڵی هەیە و کێشەی لەسرە. ئەو دەڵێت دوور لە ئینتیمای نەتەوەیی وەکو عێراقیەک داوای مافەکانم دەکەم. مناطق تورکمانیە مقاتعات لە کاتی خۆیدا چەندین ناوچەی تورکمانی بە تەواوەتی دەستی بەسەرداگیرە یان مافی مڵکداریمان لێسەندرایەوە وەکو ناوچەکانی 25 و 24 و 18 و 15 و چەند ناوچەیەکی دیکە دوور لەوەی کە ئێمە کوردین یان تورکمانین وەکو عێراقیەک مافمان خوراوە ئەویش بە بڕیارەکانی ئەنجومەنی باڵای شۆڕش من وەکو هاوڵاتیەکی عێراقی مافی خۆم دەوێت. بۆ جێبەجێکردنی بڕیاری ژمارەسەی پەرلەمان لیژنەیەک پێکێنرا. لیژنەکە لە ماوەی 40 ڕۆژدا کارەکانی خۆی تەواو کرد. ڕاستپاردەکانی گەیاندە ئەنجومەنی شورای دەوڵەت بەڵام نزیکەی ساڵێکە هیچ هەنگاوێکی نوێ لەو بارەیەوە نەنراوە. بەرپرسانی ئیدارەی کەرکووک پێیان وایە ئەوە ئەرکی سەرۆک کۆمار و وەزیر و پەرلەمانتارانە بە دوادا چوونی بۆ بکەن. ئەبێ هەوڵ بدرێت بە هەموو لایەنەکان بە هەموو لایەنە سیاسەکان بە هەموو پەرلەمانتارەکان جەنابی سەرۆک کۆمار بۆ ئەم ڕێنمایانە دەرناچێت بۆی بچێتە باری جێبەجێکردنەوە. جەنابتان ئەزان کە هەر یاسایەک دەرچێت ڕێنمایی تایبەتی هەیە کە بەبێ ڕێنمایی ناکرێت جێبەجێ بکرێت بۆیە ئەمە کێشە گەورەکە لێرا سەرڕەدا ساڵانە جوتیاران تووشی کێشا بن لە کاتی کێڵانی زێوەکانیانە لە کاتی بە بازارکردنی بەروبمەکانیانە. چارەسەری کێشەی خاوەندارێتی زەویە کشت و کاڵیەکان لە چوارچێوەی قۆناغی یەکەمی مادەی 140 دەستوری عێراقە کە بۆ یەکلاکردنەوەی چارەنووسی کەرکووک و چەندین ناوچەی تر دانراوە. پێکاتەی کورد پێی وایە عێراق ڕێگری دەکا لە جێبەجێکردنی قۆناغەکانی ئەو مادەیە. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، کەرکووک.